بینەرانی ستاندەر سڵاوتان لێبێت لە گفتوگۆیەکی تایبەت لەگەڵ مامۆستا مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناک بیرباز لە ئایندەی کورد لە دوای شەڕ و ئاڵۆزیەکانی حەلەب لە سووریادا دەکەین. دوای 13 ساڵ شەڕ و وێرانی سووریا بە خێرایی گۆڕانکاری بەسەرداهات. ڕژێمی بەشار ئەسەد کەوت و دەسەڵاتێکی نوێ لە سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەڕع هاتە سەر دەسەڵات. ئایا ئایندەی کورد لە حکوومەتەکەی شەڕع چۆن دەبێت؟ وەک ئاگادارن لە حەوتی کانونی دووەمی ئەم ساڵ هێزەکانی سەر بە ئەحمەد شەڕع هێرشێکی کوشندەیان کردە سەر هەردوو گەڕەکە کوردنشینەکەی حەلەب کە شێخ مەقسوود و ئەشرەفیە بوون. ئایا ئەمە دەستپێکی شەڕێکی گەورە دەبێت؟ لەلایەکی دیکەوە فشاری بەردەوام لەلایەن تورکیاوە هەیە بۆ لەناوبردنی بوونی سیاسی و سەربازی کورد لە سووریادا. ئایا ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی ئاشتیش دەبێت لە تورکیا؟ دەپرسم ئایا چی لە پشت ئەم هێرشانەی حەلەبەوە بوو؟ بۆچی گفتوگۆکانی نێوان هەسەدە و حکوومەتی دیمەشق شکستیان هێنا؟ ڕۆڵی تورکیا و ئەمریکا لەو نێوەندەدا چییە؟ چ ئایندەیەک چاوەڕێی کورد و سووریا دەکات؟ میوانداری بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالقمان کردووە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاسان دەکەم، دەستان خۆش بی. مامۆستا بالۆ پرسیارەوە دەست پێکەم دوای کەوتنی ڕژێمی ئەسەد و هاتنە سەر دەسەڵاتی ئەحمەد شەڕع ئایا دەفەتی گەورە بۆ کورد لە سووریادا هەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، هەرچەندە لەو ماوەی لەناو کورد زۆرە و باسەی ئەو دوو گەڕەکەی حەلەب هەیە و عنوانی بەرنامەکەی ئێوەش ئەوەیە پێم وانیە حەدەسەکی زۆر گەورە بی وەکو برێی دوو تاریخان لێک جودا بکاتەوە، تاریخی پێشی ئەو دووگەڕەکە و پاشی ئەو دووگەڕەکەی، بەڵام هەندێک ئاماژەی گەورەی پیشاندا، ینی خەڵک لای هەندێک شتی لال ڕوون بووە، بە تایبەتی کە دوایە باسی دەکەین حیزبە دەسەڵاتەکانی کوردستان لە هەندێک مەرامی تورکیا و ناوچەکە گەیشتن کە تا ئێستا بە دۆستیان دەزانی و جیهانیش تێگەیشت و ئێمەش لە نیازی حکوومەتەکەی ئەحمەد شەرع تێگەیشتین بە باشی. دەنا وەکو برێ حەدەسەکی زۆر گەورە بی و شکستەکی گەورەی کوردی بی ئێستا یەکجار بەو شێوازەی نییە، بەڵام ئەمنەوەی دووبارە دەکەمەوە تەسیرەکی هەبوو لە بۆی یەکڕێزی سەر تاسەری کورد، چ ئاینی بی چ نائینی بی علمانی بی وەتەنی بی، هەست و ئەوەی باشی دروست کرد. ئەم ئێستا دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت. تەبعاً هاتنی ئەحمەد شەرع لە بۆ سەر دەسەڵات دەبی ئەمە هەندێک نقطە هەیە ڕوونیکەینەوە زۆر بەوردی. لەو کاتەی کە جەمعاواریەکی زۆر هەبوو لە ئەنحای عالەم کۆب بوونەوە بە وڵاتانی عەرەبی و هەندێک وڵاتانی تری ئیسلامی، هەندێک ڕاستەوخۆ هەندێک ناڕاستەوخۆ و ناتۆش هەموو پشتیوانی ئیسرائیلیان دەکرد و لە حەماسیان دەدا. مەسەڵەن وڵاتانی وەکو تورکیا بە ناڕاستەوخۆ یارمەتی ئیسرائیلیاندا، وڵاتانی خەلیج بە پارە و پولەکی زۆر یارمەتیان دەدا، ناتۆش ڕاستەوخۆ یارمەتیان دەدا. لەو کاتەی دەبین کە ئاوا لە حەماس دەدرێ، قراراتی تون لەسەر ئیخوان مسلمین دەرەچی، لە جەبهەی ئێرانی دەدرێ شەڕیان لەگە دەکرێ، لەو کاتەی ڕێ دەدرێ و یارمەتی ئەحمەد شەرع دەدرێ بێت سەر دەسەڵات، دەبی باش تێ بکەین بەڕاستی ئەو فەقیر حاڵیەی هەندێک خەڵکی کورد کە ئەحمەد شەرع بە ڕیشەکەی هەر خڕەتاینە گوایە خەلیفەی موسڵمانانە و دێ وەڵی ئینسان دری بۆیان دەستێتەوە. دەرێمەوە دەبی ئەو نوع فەقیر حارانە شەهادەی دکتۆرای بدێ لە چیز لە فەقیر حاری سیاسی، یعنی ئەوەندە وا هەڵخەڵەتی. تەبعاً نمونەکی نوێی ئیسلامیە کە ئەمریکا و ئیسرائیل و ناتۆ دەیانەوێت لە ناوچەکە ئەو نمونەیە بدەن کە ئیسلامی بە لەسەر دەوڵەت بە، بەڵام یارمەتی دەری ئیسرائیل و پرۆژە گەورەکانی ئیبراهیمی و ئەوەی لە ناوچەکە هەیە لەو بەشە بە نزیک بە لە ناتۆ، نەک ئەو نمونەی پێشتری کە ئیسلامی هەبووە بەرامبەر غەرب و ئیسرائیل ڕاوەستە لە جەبهەی ئێرانی یان ئیخوان مسلمین یان حرەکە جیهادیەکان. ئەوە دەبی ئەوەی جوان تێبگەین، یعنی ئەوەی تێنەگەیشتی بەڕاستی حەقوانیە قسە لەسەر علومی سیاست بکرێ. بەداخۆ لە کوردستان هەندێک خەڵکی کەمن، یعنی ئەوە ماجموعەیە زۆر بەداخۆ ئاگایان لەو بابەتانە نییە. دەستخۆش بمەمسا هێرشەکە کە بۆ سەر هەردوو گەڕەکە کوردنشینەکە ئەنجام درا لە کاتێکدا بوو کە هەسەدا لەگەڵ
حکوومەتی دیمەشق لە دانوستاندا بوو تا چەند پێ دوایە هێرشەکە تاکتیک بوو بێت بۆ زەوتکردنەوەی کورد لەسەر مێزی دانوستانەکان یان بەشێکە هێرشەکە بەشێکە لە ستراتیژێکی درێژخایەن بۆ لاوازکردنی کورد لە سووریا و دەستپێکی شەڕێکی گەورە دەبێت لە ناوچەکە. زانی دەبێمە کۆمەڵک وەکوبری تەوەری ئالۆسێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگە زۆر جوان لی تێنەگەین خوێندنەوەکی وردمان نەبی وەچ سەرکردایەتی کوردی بەشی باشوورمان لێ دێکە هەر ڕۆژێ لێ دوانەشدا دێگو ئەها ئەوڕۆ لە عێراق دەدرێ ئەها ئێران دەڕوخێ ئەها ڕۆژهەڵات ناوەڕاست دیتت هەمی هەڵە و پەڵە بوو ئەو ئیشانە ڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وردە ئەو بابەتانە زۆرم لە سەرەتاش باسم کرد کە چ دەگوزەری لەبەر چی ئێستا بابڵێن وەکو ئەمریکا ئیخوان مسلمینی لە چەند دەوڵەت قەدەغە کرد لبنان ئوردن مصر تەمەشاکە ئەو چاردەورەی ئیسرائیل لەو قۆناغەیدا گرنگە ئەمنی قەومی ئیسرائیل ئەجارە زوو باسمان کرد وتمان ئەو دەوروبەرەیە یان دەبی دەوڵەتەکانی دەوروبەری ئیسرائیل ببنە سەنگەری پاسەوانی ئیسرائیل طبعا ئەوە بەرەو ئەوەش دەڕوا ینی پرۆژەی ئیبراهیمی ئەگەرەوە بوو بەشەکە لەو بابەتەی کە دوایە باسی دەکەین ئینشاءالله. ئەوانە زانی دەبی ورد بین کورد ئەگەر شارەزاییەکی باشی هەبی هاتی لە پێشە واگەنە شارەزاییش بی ڕاستی نەهاتیش هەیە لەو لەبەرچی من تەوەرەکانم بە ئاڵۆز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس کرد یعنی ئەگەر سەری لێ دەرنەچی ڕاستی جاروێ توش دەبی بە هەڵەیی جاوەی ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕاستی لەلایەک حکوومەتی سووریا وەکوبرێ ئیستیجابەک لە بۆ ئەو هەموو زەختەی تورکیا ئەو ئیشەی کرد و خۆی تۆزەک پێتوند و تۆڵ کرد تا ڕادەیەک مەتاڵیبی تورکیاشی جێبەجێ کرد ڕاستە کورد تا ڕادەیەک لەوێ دەتوانانی برین ئەگەر شکستیشی ناوی بەڵام کوردیش لەولایە قازانجە چ کرد هەموو جیهانی بە خەبەر هیناوە ڕەنگە حەلەب ببتە قوربانیەک لە پێناوی پاراستنی هەرێمی کوردستانی سووریا تەمەنەوە وردە ئەو بابەتە ئەمن نازانم سەرکردایەتی ئەو نەخشۆپلانیان هەیە بەڵام هەیان بی و نەیان بی ئەوە خزمەتەکی ئەوێ دەکا لە داهاتوەکی نزیک. مامەستا هێرشەکە بە هەردوو لە هەردوو گەڕەکە کوردنشینەکەی عەلەب کۆتایی دێت یان ئەبێتە دەستپێکی شەڕەکی گەورەتر لە ڕۆژئاوای کوردستان وەک ئاگاداری هێزەکانی ئەحمەد شەرع بەردەوام چەک و ئەسڵعی سەربازی گەورە نزیکەکەنەوە لە سنوورەکانی کە هەسەدە تێیدا باڵادەستە. زانی ئەو هێزەکانی ئەحمەد شەرعیان ئەو کاتیکە ئەبوو ئەوەی جۆلانی بوو ناوی نووسرە بوو خۆی کاتی خۆی لە کوردستان بوون شەڕ ئەو کاتی لە بینی کورد و ئەوانە دەستی پێکرد ئەو هێزی نووسرە خراپ شکا لەو منطقەی ئەوە پێش 8 ساڵ 9 ساڵەوە پێش بازەکەم لەوێ دەرکران یعنی ئێستاش ئەگەر تورکیان نەبی هێزەکانی ئەحمەد شەرع دەرەقەتی کورد نایە ڕاستیەکەیت با پێبریم بەڵام تورکیا بە هەموو سقلەوە بە هەموو توانایەوە لە مەیدانە ئێستا وڵاتانی عەرەبی هاتینە پاڵی بە تایبەتی ئەو جەبهەیە کە تەسیریان لەسەر قەراری ئەمریکا هەیە دۆستی ئیسرائیلن ئەوانش پاڵپشتی ئەحمەد شەرعن ئەوەی ئەمن دەیبینێم چێ لە خەتەرە بزەبت غەربی فرات لە خەتەرە ڕۆژ ئاوای فرات ڕاستیەکەی لە مەترسیدایە بەڵام ڕۆژهەڵاتی فرات لە مەترسینە دزانی چەند جارێک ئەمن بەخۆم گوێم لە لێدوانی ڕەسمی ئەمریکای بووە لە نزیک ترامپ ئەوان دەرێن ئەمە ڕێکوتنامەکەمان لەگەر کورد لەگەر قەسەد ڕۆژهەڵاتی فرات تەمە ڕۆژهەڵاتی فرات تاریخەکی هەیە کاتی خۆشی چەرچل و ڕئیسی ئەمریکای ئەو کاتی و ئەو لێژنەی کە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوی لێژنەی کینگکراین بوو هەمووی ئاعترافیان بە ڕۆژهەڵاتی فرات کردووە کوردستان یعنی لە مادەی 63 سیڤەریش هەردووبارە کە سنووری کوردستان دیاری کرایە ڕۆژهەڵاتی فراتە نەک ڕۆژە بەڵام ڕۆژ ئاوای فراتیش بەشێکی زۆری کوردستان ئێشتا بەشێکی زۆری لەدەست قەسەدا دەبەر هەندێ ڕەنگەم یعنی وەکو برێ ڕوبەڕووبوونەوەک لەو ناوچانەیە دروست دەبی سەرکردایەتی مامۆستا پێ دوایە هەسەدا دەستبەرداری ئەو ناوچانە بیلۆ هێزەکانی ئەحمەد شەرع وڵی نەزەریەک چی عسکەری هەیە قەدیمە دەرێت طبعا ماوسیتۆنگ زۆر ئەوی بەکاردەینە توجيه أكبر قوة إلى أضعف نقطة برامبر
ینی لە حەلەب هەستم کرد ئەوە بەکار هات جا دەبی سەرکردایەتی خۆمان کوردستانی سووریا ئاگای لەوەی بی ئەو شوێنانەی کە لاوازە بەڕێی من شەڕی لێ نەکە بێتە ئەو شوێنانەی کە شەڕی باشی لێ دەکرێت لەبەرەوەی بەڕاستی تورکیا بڕیاری قڕکردنی کوردیدایە بڕیە ئەن لەو ماوەی لێدوانەکان ئەگەر بەس TRT عەرەبیەکەی تورکیا بکەوە باشکرا باسی کوردستانی عێراقیش دەکات باسی فەسائلی کوردەکە بەبێ ئیستیسنا هەمووی دەرێ دەبی چەکدانێ و لە ناو بچی یعنی ئەوە دەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابی تیرۆر ببینێ تیرۆریش لەگە هەمووانیتی ئەوە ئەو جارە بە ئاشکراتر لەمە هەندێ برادرانی خۆشمان سەرکردایەتی دەسەڵاتی کوردی لێرە تێگەیشتینە تورکیا نیازی چیە لەبەر هەندێ دەبی ئاگادار بێن ئەوە تورکایە لە مەیدانە و مدعیە لەسەر سەر تا سەری کوردستاندار هەر شوێنەکبی لەبەر هەندێک دەبی بە ئەو مەسئلەیە چ لە ڕووی ئاسکەری چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیپلۆماسی زۆر بە ستراتیجیانە زۆر بە وردی دەبی کار بکەن وەبی ئەگەر بەشە چیش کرا قوربانی بەشەکەی تر بپارێزرێ مامستا تورکیا کۆنتترۆلی تەواوی لەسەر هێزەکانی شەرح و خودی حکوومەتەکەی ئەحمەد شەڕعیش هەیە ڕۆڵە بینی لە ئالۆزکردنی دۆخەکە لە سووریا ئەم پێم وایە لەو قۆناغی بەڕێ بەس لە قۆناغی دوای کورد ناو سووریا دەبتە مەیدانێکی ململانەی سێلە ئیسرائیل و تورکیا و وڵاتانی عەرەبی پێچی وڵاتانی عەرەبی ئەوەی لە تورکیا قبول نەکەن ئەوەی ئێستا کە قبولی دەکەن بەدا ینی ئێمەی کورد دەبوابی ئەو سیاسەتەمان هەبی ئەو ململانەیەی وڵاتانی عەرەبی بە پێش بێخین لە ناو سووریا دژ بە تورکیا نەک کورد طبعا کورد ئەو استراتیجی لە کۆنەوە ئەو قسەم لەگە هەموو لایەکێ ینی هەر برادرانی کوردی سووریانە کوردی عێراق خۆشمان یعنی لە ناو عێراقی سا ململانەیەتی کەیە زۆر زارەیە لە بەلاش ئەو ململانەی دەکەنە ئی خۆیان لێگەڕێ ململانەی عەرەبی و ئێرانی لە ناو عێراقەیە تو چی شتێ دەیکەیە ئی خۆت هیچ پێویست نییە لە ڕەنگە لە کوردستانی ئێران چەند ماوە چتر ئەوە دێتە پێش یان لە تورکیا یعنی لەم بابینەوە سەر کوردستانی سووریا یعنی ململانەی عەرەبی و تورکی هەبوو بەس بەداخەوە سەرکردایەتی ئەوێ ڕەنگە ئەوەش نارینەوە نیە یعنی هەستی پێ نەکردبی ئەو استراتیجیە نەبی هێشتان مرکزی دیراساتیان نەبی دەناوە هەیە ئەجا لەبەرەوەی تورکیا ڕاستی هەموو ئیشەکانی دنیای ڕاگرتێ تەنازل لە بۆ هەموو گەورە هێزەکان دەکات تەنها دژی کورد تورکیا تابعاان ئەو هێزەی هینایە چ لە بۆ کوردستانی عێراق چ لە بۆ کوردستانی سووریا لە بۆی ئەو ئەزمونە نەبی یعنی ئێستا هێشتان ئێران هیچ نەبووە و هێزیان ئامادە کردیا دەرێن وەبی ئەزمموی کوردستانی سووریا و کوردستانی عێراق دروست نەبیتەوە لەوێندری ئەوش معنایەکی وازح دیارە ئێستا ئەوەندەی بەرپرسانی تورکیا باسی یەک پارچەی خاچ سووریا دەکەن ئەوەندە باسی یەک پارچەی خاچ تورکیا ناکەن ئەوەش وازح دیارە تەنها و بەتەنها دژایەتی کووردا زۆر بەداخۆ قسەش دەکەم ئەوە حەز دەکەم ئەوانەی کە ئەهلی دینن دڵسۆزن لەوەی بگەن تەماشاکە تورکیاش و ئەحمەد شەرعیش ئیسرائیل نیوەی عەردی سووریایی لە خوار و داگیرکرێت 25 کیلۆمەتر چیمایە بگاتە دیمەشق ئەوە داگیری کردیە تورکیا لەسەر و بەشەکی باشی داگیر کردیە رووسیا لە بەشی ڕۆژ ئاوایی ئەمریکا لە بەشی ڕۆژهەڵاتی هەمووی ئەوانە لە ناو سووریاینا بەڵام کورد کە خاچی خۆیت خاچی هەزاران خاچی ئەو خاکەیە لە سەردەمی عەزرەتی نوحەوە لە شوێنی خۆیتیان ئەوان بەداخەوە تورکیا و ئەحمەد شەرع ڕێک کەوتون وازیان لە ئیسرائیل و رووسیا و هەموو شوێنەکینایە دەیانەوێ ئەوانە لە شوێن و باو باپیرانی خۆیان دەرکەن تەماشاکە چەند ناشەرعیە چەند نادینیە چەند ناوەتەنیشە زۆر ڕاست مامۆستا مەسعود ئەو دەزوەردانانەی تورکیا هەم لەوەی کە لە سووریا دەیکا هەمەوەی کە دژایەتی کوردەکان لە هەر پارچەشی کوردستان لە هەر چوار پارچیان تا چەند کاریگەری لەسەر پرۆسەی ئاشتی ئەبی لە تورکیا وەک ئەزانی ئێستا تورکیا هەوڵەدا پرۆسەی خەریکی هەنگاوەکانی قۆناغی پرۆسەی ئاشتیە لە تورکیا ئەو دەزوەردانانەی لە ڕۆژاوای کوردستان دەیکا کاریگەری لەسەر پرۆسەی ئاشتیش دەبێ وڵی زیاتر دەرکەوت ئەوەی تورکیا ڕاستی ئاشتێکی تاکتیکیە ینی ئێستا حەقوا بوو ئیسرائیل ئیشەکی دەکە دەرێ ئەمن ئەو هاوڵات ئەو قسە ڕەگووردە هەموو دەوڵەتێک ئەوی شەی دەکا بەس ئەوە تورکیا و ئەوەیە دژی میلەتەکەی کە میلەتی کورد بەشەچی
دروست دەرێت دروزەکانی ناو ئیسرائیل نیگەران و دڵناخۆشن کە لە دروزی سووریا دەدرێت لە بەرەندێ منەوەی قبول ناکەم لە بە خاتری دروزەکانی ناو ئیسرائیل دێم یارمەتی و پارێزگاری لە دروزەکانی ناو سووریا دەکەم تەمعا ئەی تورکیا نێزیکەی 30 میلیۆنە کوردووە لە ناو تورکیا هەیە ئێبراوی ناوانە لە ناو سووریا لە بە ینی ڕێزی ئەوانە ناگری بێ برۆڵایم لە بە خاتری ئەو کوردانەی خۆمان ئەمنیش ڕێز لە کوردەکانی سووریا دەنگان ئیسرائیل بەراوردی معنا و ینی مەفهومی دەوڵەت لە لای ئیسرائیل مەفهومی دەوڵەت لە لای تورکیا چەند فەرقی هەیە لەبانەیە بەڕاستی تورکیا شیعارەکانی و هەنگاوەکانی دژی یەک پارچەی یەک بەشی کوردستان نییە دژی یەک حیزب نییە دەبی هەموو ئەمە تێبگەین دژی هەموو کوردستانە هەموو بەشەکانی تر ئەم پێم خۆشە لە تورکیا کاکە ئاشتی لەگە پاکەکەی مەکە تیرۆریستە ئاشتی لەگەر هەرچی ئەوی پێ بەڵام خۆ نزیکەی 7 ئەندامی کورد لە حیزبەکەی ئەردوغان کاکە ئەو حەقەی کە خوا دایتی لە قورئانێ باسی حەقی میلەتانی کرد ئەوەی بدەیە ئەو 7 ئەندامەی خۆت ئەسڵەن بەڕەکەی لە بن پێی پاکەکەی هەردەردەینی بەڵام ڕۆژ لە ڕۆژ خراتری دەکە یعنی ئەم باوەڕم بەو ئاشتینە بەڵام لە کۆرتاییشدا ئەوەی دووبارە دەکەمەوە کورد هەر لایەک دەستی لە بۆ ئاشتی درێژ کرد ئەویش دەست درێژ بکە باش ماسا پێت وایە تورکیا جددی نییە لە پرۆسەی ئاشتی دام بە تاکید یعنی لە ئەوەلی ڕاهەمومان دەزانی هەرچی بە ئەزمونە جیاوی دەزانی تورکیا بەڵام لەبەرچی ئەمە هەرهانی تەندیل دەدەین دەرێن ئاشتی چونکە ڕاستی قسەک هەیە ئەگە بڕێک ناخۆشیش بی ینی وەکو برێی حرەکاتی چەکدار لە دنیا مەرغوب نمایە لەبەرچی ئێستا دروشمی ناتۆ و دروشمی ئەمریکا و هەمووی دەبی حماس چەکدارنێ دەبی حیزب الله چەکدارنێ کاکەوە دەگاتە کوردیش لەبە هەندێ دەبی نیزامی بی ینی ئێستا ترسم لەو دوو حیزبی خۆشمان سێ حیزبی کوردستان کە سێ حیزبی چەکدارە ینی ئەوە نۆبەتی ئەوانیش دەبی ئاگایان لێبی چەند لە مێژە ئەمریکا حەولیان لەگەتدا کاکەدا وەرن بیکەنە نیزامی و حیزب چەکداری نەمینێ نایکە کوردستان لەمە هەندێ وەکوری حرەکەی چەکداری لە دنیای زۆر باوی نەمایە بوویتەشتەشێت ئەوجا شتەشکەشەیە حرەکاتی چەکداری کورد چەک و تەقەمەنی و تەکنیکەی ئی قەرنی 1970 ئی ئێستای تەکنۆلۆژیای نوێی درۆن و باقی چەکدارەکانی تری چاودێری و هێرش و ئەوانەی نوێیەکان گەلەگەلک متەتەورە یعنی نابەرابەرە لەبە هەندێ ڕاستی ئەمە پێمان باشە ئاشتیبی نەک بە هێزی چەکدار هێزی چەکدار دوژمن زۆر مسەیتەرترە ماوسە خاڵشی گرنگە دوروژان یعنی مەترسی لەسەر هێزی پێشمەرگە هەیە کە لە چوارچێوەی یەکەکانی 1970 بمێننەوە نەکرێنە هێزێکی نیشتیمانی ئەکرێ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکا بیان خاتە لیستی تیرۆر زین چۆنە ینی لە مێژە ئەمریکا حەولە دەڕاستی لە ساڵی 1999 کاتێک مامجەلال و کاک مەسعودیان بردە بەغدای ینی وەزیر خارجی و کاتی بەخۆی دانیش لەگەری لەو کاتیەوە وعدیان بە ئەمریکایدا یخۆگە ئەو کاتی بکرا وایە یەک و ڕەنگە ئەو وەزعانە نەدەبوو زۆرە وەس عشکە دەبوو ینی ئەو هەموو دەرفەتە لە دەستچوە ئەو لە 99 هەتا ئێستا دەکات چەند ساڵ ئەوجە دوای ئەوە هیچ لە نێودەوڵەتی حیزبی چەکدار مەرغوب نییە بە هیچ نەوعەکی لە عێراقیش دەستور نەسی دەستور دژی حیزبی چەکدارە 5 قانونیکەی عێراقی و 2 قانونیش لە کوردستان دژی حیزبی چەکدارن کاکە هەر بە حیزبی چەکدار حکم هەر ناکرێت یعنی ئەمە لەگەر سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا دانیشتین نمونەکی بە ئیسپانیا هیناوەکە ئەوەی لە تەنیشتی دانیشت بوو ئیسپانی بوو گوتی ئێوە چۆن ژیانێکە دەژین ژیانی ئەو بزەبەرەوە قسەیە ژیانی هاوڵاتی لە ژێر سای حکمی حیزبی چەکدار دۆزەخە بزەبەت ڕاستی دەکە کاکە ئێسەوە لە کوردستان تەمەشاکە ئەمە جاروێت چاو دەپۆشین لە باو قۆناغیدەنە ئەوە ژیانە خەڵکی کوردستان تێدایە چەکدا ئەوە حیزبی چەکدارە هەموو شتێک لە بۆویە یعنی داهات لە بۆویە پۆست لە بۆویە وەزیفە لە بۆویە ئەو فەرقیەکان کە هەمووی بێ بەشە ئەوجە دوای هەرچی بێقانونی دەکا چەکدارە هەرچی خەرک دەکوژی چەکدارە هەرچی داهاتە دەیبات چەکدارە ئەی کەس مەغدور و مەزلومە حتا معاملە
توجارەتیش نایلێن بۆ خەڵکی تربی یعنی ئەگەر ئەوە کۆتایی نێ ئەمن دڵنیام لە پاش ئەوەی حملەی ئێستا لەسەر عێراقیەکە ڕەنگە ڕەت دەبی ئەوان چارەسەری خۆیان وا دەکەن بەڕاستی تەرکیز دەکەیتە سەر کوردستان لە کوردستان ئەو سێ حیزبەی کە چەکدارە یعنی دەبی چارەسەرێکی ئەوی شەک ماوسا دوای هاتنە سەردەسەڵاتی دۆناڵد ترامپ لە چوارچێوەی پلانەکەی کە پلانێکە زیاتر لایەنی ئابووری مەبەستە لەسەر ئەمریکا هەڵوێستی ڕوون نەبوو لەسەر هێرشەکانی ئەحمەد شەڕع بۆ سەر گەڕەکە کوردیەکان لە حەلەب ئەوە تا چەند کاریگەری هەبووە لەو ڕووداوەکانی حەلەب وڵاوە گرنگە ئەو بابەتە دەزانی وەک خۆت گوتت ترامپ تاکە ڕئیسە ڕەنگە لە پاش مۆنڕۆژ یعنی لە پاش ڕئیسی وها نهاتیە بەو دەرەجەی مەسلحی بەو دەرەجەی یعنی هیچ زۆرە مەبادی ئەگنمە لەبەر هەندێ وڵاتانی کەنداو مەسەن کە هاتە کەنداو 5 تریلیۆن هەتا 6 تریلیۆن دۆلاری بە جانتای بردەوە ئەوە زۆر تەئسیری لەسەر سیاسەتی منطقەکەی کردیە زۆر گوێ لەوان ڕادەگری جێ لە ئەهلی دۆلار ڕادەگ جێ لە ئەوان ڕادەکەنە ئەوانە زۆر پاڵپشتی ئەحمەد شەرع دەکەن لەمە هەندێ ئەو وردە لە لای ترامپ یعنی ئەمە ئەو وەکوبری هاوسۆزیەمان لەگەر ئەو دووگەڕەکە هەیە لای ئەمریکا ئەو لای بەو شێوەی نییە زۆر یعنی پێیان وە نییە حەدەسەکی گەورەیە و پەلاماری کوردە و ئەوانە بەس کە بگاتە ئەو ڕادەی پەلامارێکی گەورە لە بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان بدرێ وەکو ئاگادارین ئەمریکیەکان ڕەنگە ئەوەی قبول نەکەن بەڵام یعنی کورد پشتیوانی ئەمریکای و کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر هەیە لە ڕۆژاوای کوردستان پێم وایە هێشتان هەیە و دوایە ئەگەر پێش خۆش بوو قسەشکەش هەیە لەسەر باڵا دەستبوونی ئیسرائیل ناوچەکە و قبول نەکردنی ئەو استراتیجیەی ئێستا تورکیا و سووریا ئەوە دوایە باسی دەکەین بەڵام حەزەکەم قسەشکە هەیە بیکەین ئێستا ترامپ لەبەرچیە ئاگای لە کورد هەر نییە لەبەرەوەی پارەی نییە ئێستا لە دەورەی عێراق دەگرێت عێراق دوسێ جار ئەعلانیەوەی کردیە کە زێڕەکی یەکجار زۆری هەیە نزیکەی 200 ملیارد دۆلاری هەیە دەرێ من 3 تریلیۆن ترامپ دەرێ 3 تریلیۆن دۆلارم سەرف کردی لەگا ئۆکرانیا چی کرد ئێستا پارەکەی بەرەبەر لێ دەستیتەوە لەگە ڤەنزوێلا چی کرد لە دەورەی عێراقیش کێشەکەی لە دەورەی عێراقی ئەوە نییە سەر بە ئێرانە سەر بە نە دێ ئەو 3 تریلیۆنەی بێختەوە سەر عێراق چ دەکات بە تەئکید شتێکی لە عێراق وەردەگری گەورە و لە مێژیشە ئەمریکا معلوماتی وردی لە سەرکردە کوردەکان هەیە کە پارەیەکی گەلە زۆریان لە دەرەوەیە ئەمنەوە کاتی جێم لە سەفیری پێشووتری عێراق و ئەمریکا باسی کرد 116 میلیارد دۆلاری سەرکردە کوردەکان هەیە کەوتە ناو هەندێک لێکۆڵینەوەی ئەمریکا ڕاهێنگرت پێم وایە ئێستا ئەو ڕقەمە زۆر زیادی کرێ نێزیک 200 میلیارد دەبی بە تەئکید ئەو زانیاری و فایلە لە بەردەستی ترامپە کاتە کە دێتە سەر عێراق کۆتایی بەوەی دێ نۆرەی ئەوەی دێ لە کوردستانجی ئەو مەسفەی کردێ لەوانە وەردەگرتەوە ئەوانە هەموو لە پێشن چەند خۆشە ئێستا سەرکردایەتی کوردی ئێمە عاقڵ بی ئەو پارەی لە دەرەوە بینتەوە لە ناو کوردستان بڵاوی بکاتەوە لە ناو خەڵکی کە کوردستان هەمووی پێ دەبژێتەوە هەمووی دەبی تا معمەل خۆشیان پێ شیرن دەبن و لە قیامەتێش بەسەرەکی برن دەردەچن کە ئەو پارە و پولە قەت هیچ سەرکردەی دنیایم نەیتێ پارەی لە دەرەوە بی و دوایە خۆی ساحبی کردی گەورەترین نمونە مارکۆسی فیلیپین 55 تەن زێڕی هەبوو کە کەوت نەبووە ساحبی مسقالە زێڕەکی یەخۆ وڵاتانی عەرەبی تەمەشاکە ڕئیسەکە ئەین سەرکردایەتی ئێمەش حەق وایە ئەگە بەرجێمان بکەن هەر لە سبەینەوە ئەو پارەی بینەوە کوردستان و بیدەنەوە ئەو هەموو فەقیر و هەژار و پێشمەرگە و موچەخۆر و ئەنفال و ئەوانە یان معمەلیان لە بۆ بکەنەوە و هەم معمەلەکە لە بۆ حکومەت بی و لە بۆ وڵات بی هەم خەڵکەی زۆریش تەوزیف دەوی دەناوەتەوە لێرە قسەی دەکەین ڕۆژێک دادی ئەو پارەیە ئەو برادرە ئەمریکیە دەیبە مامۆستا بەڕوانی نیەوە چ ڕێگە چارەیەک بۆ کێشەکانی کورد لێ سادا لە سووریا هەیە پێویستە سەرکردایەتی کورد لە ڕۆژاوای کوردستان لەو قۆناغەدا چی بکات وڵا هەر لەوەی ئەخیری دەستوێکم ئێستا کاتی ئەوەی داهاتیە کوردی سووریا ڕاستی نمونەکی جوانی پیشاندایە لە وەکبری نەبوونی گەندەڵی
لێبوردەی لەگە میلەتانی تر لە دەوروبەری خۆی بەشداری هەموو لایەک پێکردن بەس زیاتر دیموکراسی بی یەکگرتوویەکی جوان لەگە هەموو لایەنە کوردیەکان ئەسڵەن یعنی حیزب هەبی بەڵام حیزب میلیشیای نەبی هێزی چەکداری هەموو لایەکی بی و ئەگەر بکرێ مەجلیسەکی ئەعلای کەمایەتیەکانی ناو سووریا پێکبینن لە بۆ مفاوەزات زۆر گرنگە خاڵی ئەخیر خاڵێکی حساسە ئەگەر برادرانە لێمان تووڕە نەبن چکات و باز لەوەی دەکەی درێت چ بکەن حاولدەن ئەو مۆرە نێودەوڵەتی کە بە تیرۆر ناسرایە بەسەر قەندیل و غەدریشەکە ناویان لێ نایە تیرۆر حاولدەن ئەوە نەکەوتە سەرەوان بەهۆی قەندیل تازە قەندیل ڕۆیە ینی مەبەستم ئەو ناوەیە ناوەکەیان بەسەردا سەپایە تیرۆر کە ناوی تیرۆر کەوتە سەری هیچ ئیشەکت پێ ناکرێ ناتوانانی نامەیەک لە بۆ یەکێتی ئەوروپا بنێری ناتوانانی نامەیەک لە بۆ ئوموم متحیدە بنێری کاتە ئیشت عاتڵ کرایە لەبە هەندێ تقریبا ڕۆژ تورکیا هەر بە تۆمزی ئێوێ قەندیل بخاتە هەسەدە بخاتە پاڵ قەندیل ئەمڕۆ هەکان فیدان وەزیری دەرەوە بەڕوونی وەیگۆ هەسەدە بەشەکە لە قەندیل ئەوجا ئەوە حولی ئەوانەوە نیە ئەوجات حاقوێ هەسەدا ئەو ئەدەبیات و تەوجیهاتی قەندیل لەوێ بەرجەستە نەکە لە دروشمەکان لە ڕەسم هەتا من بەڕێز ئۆجەلان لە ناو زیندان پەیامەکی لە بۆ ئەوان نار پێم وایە ئەو پەیامە دروست نەبوو نابوابی ئەو پەیامە بنێری خاڵشکەش هەیە تەمانەمە هەموو دەزانین بەڕێز ئۆجەلان پیاوەکی زۆر مفەکرە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لەسەر ئاستی جیهان بەڵام ئەو نەزەریەی لەبارەی فیدراسیۆنی میلەتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم نەمێژە تێبینیم هەبوو ئەو فیدراسیۆنە ئەو ناکرێ زۆر جوانە وەکو قیام جوانە ئەسڵەن کە خۆشی داوا لە ئەوەی دەکا ڕێز لە مەبادی ئیسلام بگرن ڕاست دەکا ئیسلام ئەو مەبادیانەی تێدایە کە ئەو داوای دەکە بەڵام ئەو قۆناغا ئەوە نییە کاکە هەر میلەتێک دەوڵەتێکی خۆی هەیە ئەمەی کورد بێ دەوڵەتین ئەو نایە لە دەگەت و فیدراسیۆن پێکبینی واز لە دەوڵەتی خۆی بینی و بێ لەگەرێت و هاریکاری بکا و موسسەی نوێ لە ڕۆژهەڵاتی ئەوانە ناکە یعنی ئەوە لەو شەڕانەوە دوسێ شەڕ ڕوو دەدا ئەو تێدەگەین کە ئەو هاوپەیمانی کورد لەگە عەرەب هاوپەیمانی کورد لەگە فلان میلەت یعنی بەرگەی موامەراتی تورکی و سووری و دەوڵەتەکان کە ناگری ماسەوە گاگاداری ژمارەیەک لە میدیا و کەسایەتی نزیک لە ئەحمەد شەڕع لە دوای ئاڵۆزیەکانی حەلەب و پێرشیان کردە سەر هەرێمی کوردستانیش ڕایانگەیان کە دەبێ عێراقیش هاوشێوەی سووریا هەوڵدات بۆ حکوومەتێکی ناوەندی ئایا هیچ مەترسیەک لەسەر قواری هەرێمی کوردستان هەیە لەو قۆناغەدا؟ بە تاکید ئاگادار بە هەردەم مەترسی هەیە بەڵام مەترسیەکان بەهۆی ئەوەی کە ئەو جاوا قسە بەڕاستی برین غیرە دەوڵەتە ئیسلامیەکان بەداخەوە زۆر بەداخەوە قسەکەم دەبابی دەوڵەتە ئیسلامیەکان وەکو حەق وەکو باوەڕی ئاینی پارێزگاریان لە هەرێمی کوردستان بکرداوە بەڵام بەداخەوە زۆر بێدینن بە هەمویانەوە کەس ئامادە نییە ئەسڵەن نەک پارێزگاری لە هەرێمی کوردستان زۆر دژینە لەوی پارێزگارە چێە ڕۆژ ئاوایە ناتۆیە دەنە لە مێژ ینی ئەو هەڕەشەمان ڕاستی ئەم قسەکەیە زۆر گرنگە ینی سەرکردایەتی ئێمە بە تایبەتی لە باشوور تازەوە تێدەگا تورکیا مەبەستی چییە هێزی هینایە تورکیا مەبەستی چییە هانی هەندە لایەنی کوردی دەدا لەگە هەندە لایەنی کوردی ڕێکە وڵاتانی خەلیج مەلیکەکان لەبەرچی دەستی سەرکردەی کوردی مەدەگرن و یان ئیستیقبال دەکەن ئاگامان لێبی کورد بەشی زۆری ئەو وڵاتانە چ تورکایە چ سووریای ئێستاە چ وڵاتانی خەلیجە گلەیەکی زۆریان لە عێراقی درێ بێزگەلەوەی کا ئەوجارە بە ئاشکرا نووسەر و مفتی و زانای عەرەبی و ئەوانە بە ئاشکرایان کرد عێراق دەنێن ئەتووە چییە و هەموو حەقە زۆرت دایتە کورد ڕێی جەمهوری کووردا لە دەستور ناوی کوردستانت نووسیا دەوڵەت ناو دەوڵەتت قبوڵە ئاگا زۆر وردە ئەو بابەت کوردیش چوات چی کردیا لانجیری ئەو هەڵمەتەیە لەسەر عێراق ئەم لەبەر هەندێک زۆر جار باسی ئەوم کردی گوتیتم کورد زۆر جار نازانی سەرکردایەتی کورد مشارەکی دەست دایتێ ئەو لە قەدارەی دەبرتەوە کە لەسەر خۆیت دەبا ئەو عێراقی ئێستا بگۆڕی با چینەشکەبێ بە حیاتی ڕئیس جەمهورت نابیتەوە لە عێراق بە حیاتی نایە لی هێزی پێشمەرگە لە کوردستان هەبێ دێلێتەوە
وجودەکەت هەبی و بەکەی خۆت دیبلۆماسیت بێ و لەو لای بێ و لێرە بێتەوە و سەردان پێ ئەوی ئەوان لێ دەکرد قبول ناکەن زۆر بەداخەوە حەقوێ سەرکردایەتی ئێمە بەخۆ بێتەوە پارێزگاری لەو عیلاقاتەی بکە لە بینی ئێرە و عێراق وە کاتێک عێراقی ئێستا ئەگەر تووشی دژمنایەتێکی و لای عێراق بگری کاکەوە ئەوە معنای ئەوە نییە وەڵا ئەمە عێرابان بەخۆی هەر عێراقی هەر ناشناسن نە کەسیان دەناسن نە بە تەمای ئەومە ببمە وەزیر ئەوان وەزیر وشتیانێ بەس کاکە ئەوە قۆناغەکە وا دەخوازی بە لێکدانەوەکی فراوان تەمەشای عێراق بکەی ینی ئەوها دەخوازی تو نابی ئێستا لە هەولێرێ و لە سلێمانی وابزان زۆربەی ئەوانەی لە دژمنەکانی عێراق دێن لێرە خۆ داڵ دەدەن لێرە قسە لەسەر عێراق دەکەن لێرە موامەرە لەسەر عێراق کاکەوە چۆن دەبی ئەمە قسەی بەڕەحمەت بن مەلا مستەفای دەینمەوە لەسەر ئەو بابەتەی لە وەسیقەکانی بەریتانیا هەیە لە لای منیشەیە و دکتۆر کەمال مەزهەریش نەقلی کردیە دەرێ ئەمن غەڵەتەکی گەورەم کرد جبزانە جورئەتی هەیە ئەوە ئاعتراف بە غەڵەتەکەی دەکات دەرێ ئەو کاتی کە عەبدولکەریم قاسم گوتی شەراکەی کورد و عەرەب و لە دەستوری نووسی وڵاتانی عەرەبی ئێران تورکیا جامیعەی عەرەبی زۆر دژی ئەو مادەیە بوون لە دەستور زۆر دژی عەبدولکەریم قاسم لەلایەک دەیانگوت دەبی ئەوەی نەهێلی لەلایەش کەش دژمنایەتیان دەکرد بە دەستی دەرێ هانی ئێمەشیان دەدا ئەمە شەڕ بکەینەوە شۆڕش بکەین دەرێ ئەمە غەڵەتەکی گەورەمان کرد ئەو قسە نیمە غەڵەتەکی زۆر گەورەمان کرد ئێمە عەبدولکەریم قاسممان دوو کرد ڕاست حیزبی بەعسیش ڕاوی کرد دەرێک ئەوجاوە نیمە کە حیزبی بەعس ڕاوی کرد چی کرد ڕەسەن ئەو مادە دەستوریانی هەموو گۆڕی پەلاماری کوردستانیدا ئەنفالیان کردین ئەو کاتی ساڵی شێستێ مەشهورە چبە سەکورتان یعنی ئەو نمونەیە بەس ڕەبەت دەری ئێستایە سەرکردایەتی ئێستا حەقی وەیە واز لەوەی بینن بەهاندانی تورکیا بەهاندانی هەندێک مەلیکان ئێمە ئەوەندە دژایەتی عێراق بکەین مامۆستا ئێستا باز لە گۆڕانکاری گەورە لە ئێران دەکرێت ئایا ئەگەر لە ئێران بدرێ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هیچ دەگات مەترسیەکان لە هەرێمی کوردستان چی ئەبن ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی لە ئێران بدە وەڵی دەبی شتە هەندێک شتێ برین ورد بین لەو بابەت ئێران ئەو سیاسەتی خۆی هەرچەندە ئەمەی کورد بڕە قازان زمان لەو سیاسەتی کردە کە ئەو دژایەتی ئیسرائیل و ئەمریکا دەکات بەڵام وەکو لە بۆ ناوە خۆی ئێران سوودی وەرگرتێ لەو هەموو دژایەتیە گەورەی ئەمریکا و ڕۆژئاوا و ناتۆ و ئیسرائیل کاکە لە پاش ئەوی یەکێت سۆڤێت کەوتووە هیچ وڵاتێک لە جیهان ناتوانی بەرگەی ململانێ لەگەر ڕۆژئاوا بگری هەمووی زەرەری کردیان ینی ئەوەی لەگە ئەمریکا و ئیسرائیل لە بۆ خۆی قازانجکە حتا تەمەشاکە وڵاتانی خەلیج وڵاتانی عەرەبی زۆربەی لەگە تەوەری ئەمریکا و ئیسرائیلە قالەوە خۆی قازانج کردیەوە حتا تورکیا و ئێران هەردووک دەرێن ئەمە ئیسلامی تورکیا لە بۆ خۆی لە ناتۆیە لەگە ئیسرائیل معاملاتی هەیە و قازانجەکی باشی کردیان یعنی تەمەشاکە حتا لە ناو فەڵەستین حەماس فەقیرەی دژی ئیسرائیلە زۆر بەڵام سوڵتەی فەڵەستینی لەگە ئیسرائیل و ئەمریکا ئەو قازانجێکی زۆریکە حەماسیش بووە دەبین لە چوەزعەچیدا ڕەنگە لە ڕووی مەبادی و لە ڕووی دینی ئەو جەبهەیە کە دژی ئیسرائیل و ئەمریکای ڕەنگە ئەو دیندارتربی یان مەبادی باشە کورد پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەبی لەم قۆناغەدا وەڵاو سوالە مهمە بەڵام ئەو سوالەی لەبیر نەچی هەتا ئەوە چکەوە ئەو سوالی کردت تۆزێک استراتیجیە بڕک زیاتر ڕوونکردنەوەی دێ کاتە ئەم دەرێم ئێران ئەمن ئەگە هاوڵاتیەکی ئێرانی بم داوا لە ئێران دەکەم کاکە چیشت بۆ وەزعەیە چی علاقەت بە ئیسرائیل و ئەمریکا و دژایەتی دەکەی ئەمە یعنی نان نما بخۆینەوەی بەڵام وەکو کورد ئەمە بڕک قازانج لەو چی دەکەین قازان زمان لەوەی کردیە کە مادام ئێران دژایەتی ئەوانە دەکات کەواتە ئەوان ڕوو لەمە دەکەن ڕۆژئاوا ئەدی ئەگەر ئەو ئێرانی ئێستا نەمینێ کوڕی شای بێت سەر حکم کوڕی شای بێت سەعم چ ڕوو دەدا ئەوە ڕوو دەدا بە ماوەی کەم خەرکەی وەرزانی پارچە دەبی نە ئەگە ئێرانێک بێ لە ئەنجیری غەرب و دۆستی سعودی و دۆستی تورکیا و دۆستی ئیسرائیل بی یەک پارچە دەبی مرکزیەتی دەبی یەکسەر ئەو تەحالوفاتانەی کە لە سەدەی بیست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبوو لە ئیتفاقی 75 یان لە ئیتفاقیەکانی ئەی پێی دەگۆ سنتۆ نازم ئەوانە زیندی دەبتەوە یان سعد ئاباد زیندی دەبتەوە کاتە کورد دەخن چی ئەو کاتی
حتا تو پرسیار لەسەر کوردستانی ئێران کرد کوردستانی ئێران ڕەنگە لە بۆ ماوەیەکی کەم دەبژێتەوە بەڵام هەر لە ئێستاوە تورکیا خۆی حازر کردە قووەتیش لە بۆ حازر کردە هەر ئەو ئیشە ڕوودا لەوێت تەدەخل بکە لەبەر هەندێک ئەمن ئەمسا لە قۆناغەتە ئەمریکانیەتی وەی هەیە ڕژێمی ئێران گۆڕی پێم وایە پشێمان بۆ چکە دیڕاستەکی وریان کرد شەڕ لەگە ئێران ئەگەر بە چەند سعاتە کۆتایی نێ درێژەی بچێشی ئەزمەیەکی زۆر گەورە دێختە عالەم هەن شەڕی ئۆکرانیا و رووسیا چ گرانیەکی یەخستە ئەوروپا زۆربەی زۆری معارزن لەو ئیشەی لەبە هەندێ ڕەنگە نەکرێ بەڵام ئەگە کراش بووە شەڕ بەڕاستی گرانیەکی زۆر دەکەوتە ناوچ خاستن کوردستانی مە و عێراق زۆر گرانیەکی گەورە دەکرد بەڕاستی تەسیری زۆر لە سەمانتقەکەی دەبی چکە ئەو کاتی ئەگەر ئێران بڕوخێن بەڕێی من عێراقیش دەڕوخێ بەو شێوازێ کاتە ئەو پرۆژە گەورەی ئێستا کوردستان بەرەو هەرێم و وانە ڕاستی بەشی زۆری لە ناو دەچی نە لە کوردستانی ئێران قازانجەکەی نە لەو کوردستانی ئێران لەو دەمەی وایە چونکە تورکیا مەوجودە تورکیا بەڕاستی ئەگەر یەکەم جار تورکیا بکەوی ئەو دوایش لە ئێران بدرێیان هەر گۆڕانکاری ئەوە لە قازانجی کوردە بەس یەکەم جار مادەم تورکیا مابی ئێمە هیچ قازانجێک نەک ڕاستی تورکیا چ دەکات تورکیا بزانها خەریک چەند معادلەکێ ئێستا حەول لەگە سووریای لە زەخت لە دیمەشق دەکات لەگە کورد پێکنی بەڵام لە عێراق زەخت لە چێ دەکات زەخت لە هەولێر دەکات لەگە بەغدا پێکنی ئەوە معادلە عینی دەگوازرێتەوە ئەو کاتی لە بۆ ئێرانیش ئەو معادلانە هەمووی ڕێک دژی کووردە تورکیا پەیڕەوی دەکات لەبە هەندێ ڕاستیەکەی لەو دەمەی ئەمە هیچ قازانجێک ناکەین حتا تورکیا بەو سیاسەتەی بمێنێ و سەرکردە کوردەکانیش لەو سیاسەتە نەکرد ئەوە ئەجگەر پرسیارەکەی ترێت لە باسی ڕۆڵی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی ڕۆڵی ئیسرائیلت کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێت باشە پەیوەندی کورد لەم قۆناغەدا لەگەڵ ئیسرائیل چۆن بێت خۆی ڕاستی ئێستا ئیسرائیلی پێش 2 3 ساڵ لەوە پێش نییە لەبەر چی ترامپ لە پرۆژەکەیدا ئەوی پێی دەگوترێت استراتیزیەتی ئەمنی قەومی درێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گواستراینەوە چوونە نیوەی بازنەی جیهانی ڕۆژ ئاوا لەبەرەوەی دەرێ لە ئەسباب موجبەی پرۆژەکەی دەرێ ئیسرائیل و دۆستەکانمان گەیشتینە مەرحەلەی گەورە و دژمنەکانمان کەوتونە تا ڕادەیەک ئەو قسە ڕاستە ئیسرائیل زۆر باڵا دەستە ئەزە لێرەدا تورکیا ئەوەی کێشەی تورکیا ئێستا لە پێش تورکیا بەرامبەر کورد یەک مشکلەیە ئەمریکا زۆر کێشەی لەگە پرۆژەکانی تورکیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە لە ناتۆیە و یعنیەوەی هەیە بەڵام ئیسرائیل حساسترە ئەمنی قەومی ئیسرائیلی ئەوەی قبول نییە کە تەوەر دروستبی تەوەری دیمەشق ئەنقەرەی قبول نییە ڕاستیەکەی لەوەیدا یعنی وەکووری هەڵوەستەکێت هەموو دەوڵەتانی دەوروبەرمان کە لە کوردیش نادەن لەو ئەمنی قەومی ئیسرائیلێ دەترسێن کە ئیسرائیل قبولی نییە ڕەنگە ئەو لەبەرەوەی خۆی نییە یعنی باڵین زجی بە مەبستێ و مەبادی ئەوی تەمان مەبادی ئیسرائیلی بڕۆ پرۆتۆکالات بخینەوە بڕۆ تلمۆد بخینەوە بڕۆ حتا تەورات بخینەوە عنسوریەتی تێدایە زۆر بەڵام ئەمنی قەومی کە شتێک دەخوازی ئەوە جیایە لەبەر هەندێ ئاوجا ئەو پرسیارە زۆر گرنگە ئەرێ کە کردت ئەرێ کورد عیلاقی لەگە ئیسرائیل هەبی یانە ڕاستەکەی هەموو هەیتیان ئەحمەد سەرە و واستەی دنیاە دەکا بەس لەگە ئیسرائیل ڕێکەوی عیلاقەوی تورکیا هەیتی مەکە و مەدینە هەیتیان سعودیا هەیتی ئیمارات ساحەبی پرۆژەی ئیبراهیمیە یعنی ئەوەندا مصر هەیتی هەموو هەیتی ئەو ئیشە بەس لە کورد حرام بکرێ بەڕاستیشتە چ خراپە بەڵام یعنی ئێستا هەمدا حیزبی کوردستان چوینە ناو پرۆژەی ئیبراهیمی بە غەڵەتی چوینە ینی وهانیە ئیش چۆن ینی لە سەرەتای سەدەی 20م کاتێک کە سایکسپیکۆ هێشتا نەهاتبوو عین ئیتیفاقیەک هەبوو پیانەوە مەبادی نوح لەبەر چی مەبادی نوح بوو چکە عین لەگە ئەو کاتی شەرق لە ئەوسەد دوور و درێژە ئەو بابەتە ڕێک لەگە کەشتەکەی نوح ڕێک دەکەوت ئەدی شەرق لە ئەوسەتی ئێستا دێزاینەکەی ڕێک لەگە ئیبراهیمی ڕێک دەکەی بەڵام هەردوو بە معنای ئەمنی قەومی ئیسرائیل و مەسلحەتی باڵای ئیستعمار ئەوە دەخواست لەبەر هەندێک چوونە ناو ئیبراهیمی وەکو ئەو کاتی کە چوونە ناو هەندێک چوونە ناو مەبادی نوح دوای مەبادی ماوەچ کورد بوو سایکلسکۆ هاتەدی ئێستاش ئەوەی ئیبراهیمی کورتە لە بۆ ئەوەی جۆرە ئیتفاقیشکە دێت ئەمن دەرێم با کوردیش لاعیبی کورد
هەر متەفەڕیج نەبی لە ڕێی دەستی دوونەی مەسەن ئێستا هەندێک کورد کاتمان زۆر نەمایە وڵاوی بەس ئەو قسە مادەم پرسیارەکەت کردیا بڕەگرنگە هەندێک لایەنی کوردی لەگە ئیسرائیل عیلاقیان هەیە هەندێک لایەن ئەلمانین هەندێک ئیسلامیە بەڵام چۆن عیلاقیان لە ڕێی دەستی دوو لە ڕێی تورکیا هەیتیان ئەگەر هەر دەزانن باشە یعنی ئەوە دراستەکی باش بکەن ئەوە دەبی ڕاستە و خۆبی یان دانیشتنەکی ئەمنی قومی کوردی بکەن هەم هەر چارت پارچی کوردستان ئەو قەرارەی بدەن بە دیڕاستە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی بەڕێز گفتوگۆکەمان کۆتایی هاتوو بە پێی بارودۆخی ڕووداوەکان لە هەفتەکانی داهاتوو بەرنامەی تایبەتترمان دەبێت خواتان لەگەڵ